بینەرانی خۆشەویستی بەرنامەی زامەکانی کۆمەلگا خۆشحاڵین کە بە هەڵقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەی زامەکانی کۆمەلگا لە خزمەتتان دەین. خۆشەویستان ئەو کاتتان باش تا کۆتایی لەگەڵ مابن. ئەم بەشەی بەرنامەکەمان با بۆنەی سێی مانگی مەی ڕۆژی جیهانی ڕۆژنامەگەری ئازاد تەرخان کردووە بە پرسی ڕۆژنامەگەری و هەروەها گیرروگرفتی ڕۆژنامەنووسان لە ئێرانی بندەستی کۆماری ئیسلامی ئێران. بەڕێزان گرنگی ڕۆژنامەگەری تا ئەو ڕادەیە کە ڕۆژنامەگەری ئازاد بە یەکێک لە پایەکانی دیموکراسی هەژمار دەکرێت و لە تەواوی وڵاتە دیموکراتیکەکان یاسای تایبەت بۆ پشتیوانیکردن لە ڕۆژنامەگەری ئازاد بوونی هەیە و ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە ڕۆژنامەگەری بە شێوەیەکی پرۆفشناڵ کاری لەسەر بکرێت. لە ئێرانی بندەستی کۆماری ئیسلامی کە بە یەکێک لە گەورەترین زیندانی ڕۆژنامەوانان و چالاکانی سیاسی و مەدەنی لە جیهان هەژمار دەکرێت، ڕۆژ نییە ڕۆژنامەنووسێک بانگ نەکرێت و یان هەڕەشەی لێ نەکرێت و ماڵپەڕیان ڕۆژنامەیەکدا نەخرێت و سزای مادی و زیندانیان بۆ بەڕێوەبەرانی دیاری نەکرێت. هەر بەپێی راپۆرتی ناوەندی ئازادی ڕاگەیاندن لە نێوان 199 وڵاتی جیهان، ئێران پلەی 191 هەیە و ئێران زۆرترین ڕۆژنامەوانی زیندانی هەیە. هەر ماوەیەک پاش ئەو ڕاگەیاندنە ڕۆژنامەی ژنانی ئەوڕۆ واتە زەنانی ئەمروز لەلایەن دێژنەی چاوەدێر بەسەر ڕۆژنامەکانی ئێران بە هۆی بڵاوکردنەوەی راپۆرتێک لەسەر زەماوەندی سپی و هەروەها بەشداری ژنان لە یاریگاکان لە کاتی تەماشاکردنی یاری داخرا. ئێمەش لەم بەرنمەیەدا هەوڵە دەین وێڕای میوانی بەرنامە هاوڕێنوەرە سەدزادە زیاتر تیش بخەینە سەر کێشە و گرفتی ڕۆژنامەوانان لە ئێران بەگشتی. بەخێر بێت کاگەنوەر و سپاس بۆ بەشداریشت لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ لەگەی ئەوەش و ساوڕێزمێ بۆ سەرزەم بینرانی خۆشەویستی بەرنامەی زامەکانی کۆمەلگا. سپاس بۆەوە. کانوەر سەرەتا بە پرسی دیموکراسی دەست پێ بکەین. بۆمان باسی گرنگی پرسی دیموکراسی بکەن یان بۆچی دەڵێن کە ئازادی ڕۆژنامەوانی یەکێکە لە بنەماکانی دیموکراسی؟ بەڵێ هەروە خۆتان ئاگادارن دیموکراسی کۆمەڵێک معانی و کۆمەڵی مەفاهیم و پێناسی جیاوازی هەیە وەکو چەند، بەڵام ئەساسەن ئەگەر بمان هەوێ ئەو پێناسەوە دەتوانم بڵم هاوبەشە لە زۆربەی پێناسەکانی دیکەدا و هەڵقڵاوی کۆی ئەو پێناسانەیە لەسەری کە بەدەسەڵاتی خەڵک ناودێر دەکرێت بۆ مانە کە خەڵک یا جەماوەر لە کۆمەلگایەکی مشەخص و دیاریکراودا مافی ئەوان هەیە کە بە شێوەیەکی ئازادانە دەسەڵات بۆ خۆیان دیاری بکەن و حاکمان و بەڕێوەبەرانی دەسەڵات لە سیستم و حکوومەتێکدا دیاری بکەن. ئەو مافیان پێدەست ئەو مافیان بۆ دیاری دەکرێت و مافە بۆ خۆیان بەڕسمیەت دەناسن لە چوارچەوە و مەبانی ئەسلی دیموکراسی ئەوەیە کە بتوانن هاوکار کە لەوەی قدرەتی ئەوانێ خەڵک هەڵدەبژێرن بە هەمان ئەندازەر دەبێت قدرەتی ئەوان هەبێ کە بتوانن لای بن لە دەسەڵاتدا. بۆیە کاتێکە تۆ ویستت لە دەسەڵات کۆمەڵی خەڵک نابێت کە پێشووتر خۆت دادنەوە ئەساسەن تۆ پێویستیت بە هەندێک ئەبزاری مشخصەیە. یەکەمێکە لە بنەماکانی ئەسلی دیموکراسی کە باز لە مافە دیموکراتیکەکان دەکرێت. لە مافە دیموکراتیکەکان لە دیموکراسیە یەکێک لە بنەما سەرەکی و پێودانگە سەرەکیەکانی ئازادی بەیانە یا ئازادی بیر و ڕادەربڕینە. بۆیە تۆ ناتوانانی لە وڵاتێکە ئیدعای دیموکراسیت ببێ و لە هەمان حاڵاشەی پور و کەڕەنای ئەوە بگریتە دەست کە بڵێ من دیموکراتم و دەتوانم هەڵبژارنایەک ناوە بکەم کە ڕەنگ بە زۆرجار خاڵی بێت لە محتەوای واقعی هەڵبژاردن بەتایبەت ئەگە بە نمونە جمهوری ئیسلامی بێنینەوە. دەتوانم بڵێم ئازادی بەیان یەکێک لە بنەما سەرەکیەکانیەتی و ئەمەیەکێک لە ئەبزارەکانە کە خەڵک دەتوانن لەو ڕێگەەوە دەنگی خۆیان بە شێوەی شەفاف و بە شێوەی ئاشکرا ڕوو بەدەسەڵات بگێنن. تۆ ئەبزارێکی دیکە لەرە شک نابێ بۆیە کە بتوانانی جا لە ماسمیدیا و جا لە خودی ڕۆژنامە چ بە شێوەی نووسراوایی و چ بە شێوەی گفتاری و چ بە شێوەی بینراویەکەی وایساکە زۆرتر لە تەلەڤیزیۆن و زیاتر لە ماسمیدیا دەردەکەوێت. بۆیە دەتوانی بڵێ گرێدراویەکەی لە بینی دیموکراسی و لە بینی ئازادی مەتبوعات و چاپمەنی بۆ مانەشکە وەکو ڕوکنی چوارەمی دیموکراسی زیاتر ناوی لێ دەبن. ئەساسەن پێم وایە یەکێک لە زەرفەهارە گرنگەکان یا دەتوانن بڵم پردی پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک دەتوانن لە چوارچەوەیەکی ئازاد و دیموکراتدا بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ڕاحەت بتوانن داخوازی ڕەوا و مافە سەرەتاییەکانی خۆیان ڕوو بە دەسەڵات ڕابگەن و لە بەرابەریشدا وای لێ نییە کە فەرزکەین بەرخوردێکی تونیا بەرخوردێکی قورس بکرێ لە دژیان. بۆیە دموکراسی ئەگەر لە وڵاتێکدا بە شێوە واقعەکەی چەسبی دیارە خودی ڕۆژنامەنووسیش بە هەر دلیل کە تۆ نایشی بنێن دموکراسی کۆمەڵێک چوارچەوە و پرەنسیپی تایبەت بەخۆی هەیە کە تۆ ناتوانین لە چوارچەوەی دموکراسیدا ئیجازە بدەیت بۆیە کە خۆت بڵێ من دموکراسیم قبوڵە بەڵام لەو چوارچەوەی دموکراسی ئازادم هەموو جۆرە شتێک بڵێم. بالاخره لە چوارچەوەی دموکراسیشدا بۆ چاپەمەنی و بۆ مەتبوعات یاساهایەکی زۆر پێشکەوتوانە و مدرن دیاری کراوە. ئەم یاسا پێشکەوتوانە و مدرنانە دەتوانن یارمەتیدەری کۆمەڵگای
یارمەتی دەری تاکەکانی کۆمەلگا بن بۆ دەربڕینی ئازار و بۆ شەفافسازی زیاتر ڕوو بە دەسەڵات و لە عینی حاڵدا ئەگەر سەرنجیشتاندا بێ بەشێکی زۆری نەگەرانیەکانی حاکمیت بەشێکی دەگەڕێتەوە بۆ کە پێم وایە ڕێگە نەدرێک تاک و خەڵک لە ڕێگەی ئەحزاب وە لە ڕێگەی لایەنەکانی دیکەوە کە یەکێکیان ئازادی بیرڕاو ئازادی ڕادەربڕینە بتوانین ئێزاری نەزەر بکەن و بتوانن نوکی تیژی ڕخنەکانیان ڕوو بگرنە دەسەڵات بۆیە پێم وابێ قسەیەکی دروستە وەلام وابێ بەبێ دموکراسیەکی ڕاستەقینەوە ببێ دموکراسیەکی واقعی تۆ نابێت چاوەڕوانی ئەوەت ببێ یا چاوەڕوانی ئەوەمان ببێت کە ئازادی بیر و ڕادەربڕین بە شێوەیەکی ڕاشکاوانەوە شەفاف لە ئارادا بێت بە لە بەرچاوگرتنی دروشمەکانی حەسەن ڕۆحانی کە ئێستاگە سەر کۆماری ئێرانە دۆخی ڕۆژنامەوانان لە ئێران بەگشتی چۆن هەڵدەسەنگێن؟ بەڵێ ئەساسەن ئەگەر ئێمە بمان هەوێ باز لە دۆخی ڕۆژنامەنووسی لە ئێرانکەن پێم وایە فیدبەکی لێ بدەین بۆ دووە بە پەلا باسێکی بکەین هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ئەم ڕژیمە کە دێتە سەرکار لە سەرەتاکانە لەو وەزعیەتە نابەهنجار و ئاڵۆزەوە لە سەرەتاکانی شۆڕشی گەلانی ئێران هاتارەوە کۆمەڵێک فەزادرا بە ڕۆژنامەنووسان هەتا وردە لە فەزای ئێرانە فەزایەکی ئیستبداد حاکم بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی توانین لەو ڕێگەوە بەربگرێ بە هەر جۆرە ئازادی بیر و ڕادەربڕینێک دەیزانی ئەساسەن ئەگەر سەرنج بدەیت ململانێ و گەنگەشەی نێوان دەسەڵات و حاکمیت و دەسەڵات و خەڵک یا دەتوانم لەم ڕۆژنامەنووسە ململانێکی دێرینەیە ڕەنگە لە 100 ساڵی ڕابردوودا ئەگە تۆ سەیری پرۆسەی گەشەی ڕۆژنامەنووسیت کردبێ ئەم ململانێ بەردەوام دەبێ ببێ و بوونیشی هەیە لە کۆماری ئیسلامیدا باتەوەجوبەیە کە ئەساسەن دژی هەر جۆرە ئازادیەکە سەرنج بدەبا نمونەیەکت بۆ بێنمەوە لە کۆماری ئیسلامی ئازادی ئەحزاب وجودی نییە کاتێک ئازادی ئەحزاب وجودی نەبوو بۆ ماناوەیە کە تۆ ناتوانی زەرفێکی دیکە بەدەست بێنی دەستە بەر بکەی بۆ خۆت لەو ڕێگەوە باز لە داخوازی و باز لە مافەکانی خۆت بکەی بۆیە لە کۆماری ئیسلامیە بە درێژایی تاریخی هەمیشە دژی ئازادی بیر و ڕابۆ ڕەنگە لە مەراحلێکی مشخصە بۆ من دەتوانم باز لە خردادی 76 بکەم لەو فاصلێ خردادی 76 هەتا دوای تا دەورەی ئەوڵی خاتەمی کە 4 ساڵی ئەوڵی تاوە دەبێ مەشاهدی هێندێک گۆڕانکاری لە بواری چاپەمەنیدا هەین و ڕۆژنامەکانی ئێران توانیان هەناسەیە بکێشن و ڕۆژنامەنووسانی ئێرانی توانیان بە شێوەیەکی حرفەیی و پرۆفیشناڵ باز لە ئازارەکانی کۆمەلگا بکەن و بێنە دەرەوە لە ئەکتیڤیستێکی سیاسی بەمانە واقعەکەی سەرنج بدە بەشێکی زۆر لە ئەکتیڤیستای سیاسی و چالاکانی سیاسی لە کۆمەلگا ئێراندا کاتێک تووشی شکست دەبن بە ڕۆژنامەنووس ئەمە بەومانە لەتمەیەکی یەکجار گەورە و خەسارێکی زۆر گەورەیە لە ڕۆژنامەنووسی و لە حرفەی ڕۆژنامەنووسیە کە لە ئێراندا دەدرێت بۆیە من پێم وایە دۆخی خراپی ڕۆژنامەنووسی لە ئێراندا چ لە سەردەم و لە دەوڵەتە ناوبەناوەکانەوە بەتایبەت چ لە ئێستاکەدا کە حەسەنی ڕوحانی هاتووەتە سەرکارووە دەتوانم بڵم لە هەڵبژارنەکانی زۆر بەڕاشکاوانی باسی لە دامەزراندنی باسی لە دووبارەکردنەوەی ئەنجومەنی سلفی ڕۆژنامەنووسان لە ئێران کرد بەڵام تا ئێستاکە عەلا ڕەغمی هەوڵ و تێکۆشانی بەشێکی زۆر لە فعالینی ڕۆژنامەنووس لە ئێراندا تا ئێستاکە ئەوە بەدی نەهاتووە ڕۆژ بە ڕۆژ ئێمە شاهدی ئەوین کە زیندانی کۆماری ئیسلامی بۆتە زیندانێکی گەورەی ڕۆژنامەنووسان و ئەمە لەتمەیەکی زۆر گەورەی داوە لە حرفەی خودی ڕۆژنامەنووسی بۆیە هەر ئێستاکە دەتوانم ئاماژە بۆ بدەم بەپێی تەواوی ئەو ئامارانەوە لە بەشێکی زۆر لە ڕاگەیاندنا معتەبەرەکانی دنیا بڵاو دەبێتەوە کۆماری ئیسلامی وەک دەڵێن زیندانی ڕۆژنامەنووسانە ئێستاکە 44 ڕۆژنامەنووسی زیندانی وێبنووس وێبلاگنووس لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بەسەر دەبن بۆیە من پێم وانییە توانرابێت لە دەورەی ڕۆحانیە ئەوە بڵێ ئەوەمان پێ سەلما بێت ئێمە بڵێن وەزعیەتی ڕۆژنامەنووسی وەزعیەتی چالاکانی ڕۆژنامەنووسی وێبلاگنووسەکان و تەنانەت خۆی ئەو تۆڕە کۆمەڵاتیانەوە یاساکە بە ناو چالاکانی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ناویان دەرکردووە گە سەرنجدەن لە ماوەی پێشودا زیاتر لە 100 کەس زیاتر چۆتە زیندانەوە سەرفەن بە حکمیەوە فەرزکەین پێیجێکیانەیە لە تۆڕێکی کۆمەڵایەتیە و ئەگەر ئاعترازێ بێت ناڕەحەتیە بێتە پێشەیە ئازارە بێ ئەوان توانیوانە بەلاخەرە ڕووماڵی کەنووە لە ڕێگەی پێیجە شخصیەکانی خۆیان باسی بکەن بە حکمیەوە نەبوونی ڕۆژنامەیەکی مستەقل و نەبوونی ڕۆژنامەیەکی سربەخۆ خارج لە ئەحزابی سیاسی جمهوری ئیسلامی کە هەموویان ڕۆژنامەی خاصی خۆیان ڕەنگ بێ ئەوانەوەکو تریبون و پردی پەیوەندی خۆیان لەگەڵ خەڵکی ئێراندا باسکردن بەڵام هیچ یەک لەوانە ناکرێت بە پێی پێوەر و پێودانگا پرۆفشناڵ و ستانداردەکانی ڕۆژنامەنووسی حەسەبیان بکەین بۆیە لە کۆماری ئیسلامی داشتێ بەناو ئازادی بیر و ڕادەربڕین بوونی نییە نەتەنیا سەرفەن بۆ ڕۆژنامەنووسان ڕەنگ بێستە جێی نەبێ ئەساسەن بیر و ڕادەربڕین لە کۆماری ئیسلامی بڤەیە و ئەو کەسانەوە تا ئێستاکە شەهامەتی ئەوەیان بۆ زۆر نەیەکیان بە کۆماری ئیسلامی وتووە نەتیجە و ئاکامەکەی متاسفانە زیندانەوە ئێستاکە حکمی درێژمەوە قورسیان بەسەردا سەپا باشەکە ئەنوەر مەسەلەن ئەو ڕۆژنامەوانان کە دەگیردرێن ئەغڵب ئەوەیان پێدەن مەسەلەن بە تۆمەتی وەک جاسووسی یان دژایەتی لەگەڵ ئەمنیەتی ملیان دەخەناستەوەوانە بەڵێ ئاخر وایە ئەوەی ڕاستی بێت جورمێکی باوەڕپێکراو نییە لە کۆماری ئیسلامیدا ئەوە یعنی ڕوو بە لایەنە بارە مثبەتەکەیەکە بڵم کۆماری ئیسلامی دەبێت ڕێگەیە بدۆزێتەوە بۆ هەموو شتێک بە سیاسی بکاتەوە تۆ سەرنج بدا ئەگەر ئێوە بەوردی
متابعی وەزعی ڕۆژنامەنووسی لە ئێراندا بکەن قسەیەکی باو هەیە لە ڕۆژنامەنووسیدا دەڵێن ئازادی بەیان هەیە لە ئێراندا بەڵام ئازادی دوای بەیان نییە ئەویش بۆ مانە من بارە منفیەکەی مەبەستە لەوە وەختە ئازادی بەیانیە تۆ ڕەنگ بە زۆر جار بەشێکی زۆری ئەو ڕۆژنامەنووسانەوە ئێستاکە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا گیراون بەشێکی زۆریان دوای دەرکردن و دوای بڵاوکردنەوەی نەشریەکە کە بڵاو بۆتەوە بابەتێکیان تێدا بڵاو بۆتەوە گیراون بۆ نمونەیە تەوقیف کراون هەروەکو خۆشتان راپۆرتەکەدا ئاماژەتان پێدا ڕۆژنامەی گۆڤاری زەنانی ئەمروز داخراوە بە حکمیەوە باسی لە هاوسەرگیری سپیکرەوە کە ئێستاکە بۆتە فەرزکەین شتێکی باو لە کۆمەڵگای ئێران دەباتەوە جوو بە فەزای داخراوی ئێران بۆ جوانان و بەتایبەت بۆ ژنان و کچان ئەوان ترسیەوان دەنیشتووە دەڵێن زەنانی ئەمروز هاتووە هەوڵی داوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی باسێک لە هاوسەرگیری سپیکە لە ئێراندا هەیە ئەمە دەتوانێت ببێتە هۆی پەرەپێدانی کولتوری هاوسەرگیری سپی و ئەمە مەترسیدارە بۆ کۆمەڵگای ئێران بۆیە ناخوداگا پێت خۆشە پێ ناخۆش بێ ئەمان باسەکە سیاسیەکەنەوە تەنیا ڕێگەش بۆی کە بتوانن ڕۆژنامەنووسان فەزایەکی محدود و بەرتەسکیان بەسەردا بسەپێنن و حکمێکیان پێ بدەن کە بەڕاستی بچنە زیندان و دەبێت تاوانەکەی پێشن ئەوەیە کە سیاسی بکەنەوە بۆیە زۆر جارە بینی دژایەتی لەگەڵ ئاسایشی گشتی تەبانی و ئیجتیماع لەگەڵ مەزموعی خەڵکی ترا لە دژی کۆماری ئیسلامی لە نووسراوەکاندا بینەوە بەڵام ئەگەر سەرنجی دادنامەی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان و هاتوۆتە دەرەوە لە زیندانەکاندن هیچیان هیچ یەک لە تاوانێکی سیاسیە تاوانێکی ئەوتۆی ئەمنیەتی مرتەکەب نەبوون و کۆماری ئیسلامی هەمیشە بە دوای تاوانسازکردنەوە بووە ڕۆژنامەنووسێک دێت باز لە ئازار و باز لە ناخۆشیێکی کۆمەلگا دەکات ڕۆژنامەنووسێک دێت دەبێ بە تریبوونی کۆمەڵانی خەڵک لە تریبوونی تەیفێک یا توێژێک یا چینێکی مشخص لە کۆمەلگای ئێران و دێ باسی ئازارەکانی بوون و لە جومشی ژنان دەکات هەر باسێک بوو پێشووتر لە ڕابطە لەگەڵ مۆزوعی ئەو ژنانەوە دەچوونە یاریگاکان بەشێک لە ڕۆژنامەکان ئێران هەوڵیاندا بە جۆرێک باسی بکەن لەلایەن وەزارەتی ئەرشادەوە بەخشنامەیان چوە سەر کە بۆیان هیچ کەس بۆی نییە باز لە ئەو مەسەلی پرسی ژنانە بکا کە چوونەتە بەر وەژگای ئازادی بەتایبەت لە تاران وەڕێگە نابێ بدرێت چونکە ئەمە هەوڵ ئەدا بۆی کە ژنان کراوەتر بن و فەزایان بۆ بکرێتەوە بەپێی خۆیان بەپێی قسەکانی خۆیان تا حدێ غەرب زەدەگی دەتوانێت زیاتر لە هەموو پەرە بسێنێ بەڵام جورمی سیاسی لێران ئەساساً تعریفێکی مشخصیشی نییە بۆیە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان کە ئێستاکە دەڕۆنە زیندان ئەبینی زۆریان تا ماوەیەکی زۆر بلا تەکلیف دەمێنەوە بۆ نمونە هەر ئێستاکە ئەگە بەناو بیبن ئەو کەسانەوە بە شێوەیەکی زۆر ئوسولی و زۆر بەپێی پێوەرە ئەخلاقی و پێوەرە ستانداردەکانی ڕۆژنامەنووسی لە زیندانە مەقالای نووسی سەردەمی دوای بزوتنەوەی سەوز لێرانە بۆ نمونە ئەحمەدی زەیدابادی مەسعودی باستانی کەیوانی سەمیمی ئەمانە و خەڵکانێکی دیکەش ڕەنگە من ئێستاکە حوزوری زێنم نییە نامبرم خەڵکانێکی دیکەش صرفەن بە خاتی دەربڕینی بیرۆڕایەکی زۆر ئوسولی و زۆر منطقی جورمی سیاسیان پێوەلەکان و ئێستاکە متاسفانە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدان لە بیریشمان نەچێ من پێم خۆشە ئیشارە بۆ بکەم تۆ سەرنج بدا ئەسەن دەرکردنی ڕۆژنامە لە ئێران کۆمەڵی فیلتەری تایبەت بەخۆی هەیە این تۆ دەبێت 77 فیلتەر ببەزێنی چیە دەتوانێت ڕۆژنامەیەک دەربکەی یەکەمەوەی کە تۆ دەبێت داوای مۆڵەت بکەی داوای مۆڵەت بکەی و ئەم خودی مۆڵەت وەرگرتنە هەوڵی زۆری دەوێت لە ڕێگەی وەزارەتی ئەرشاد و لە ڕێگەی مەزموعی ئۆرگانە و دام و دەستگا پەیوەندیدارەکانی کۆماری ئیسلامی وەختە مۆڵەتەکان پێدای بە زۆرێ دواتر کۆمەڵێک بەخشنامە و کۆمەڵێک داواکاری لەلایەن مەزموعەیە لە نەهاتای غەیرە غیرە لەوانە کاروباری ئەسڵان پەیوەندیان بە کاروباری ڕۆژنامەنووسیەوە بانگە دەکەن و کۆمەڵی بەخشنامەت پێ دەڵێن بەر ئەساسی ئام مەزموع معیارانە تۆ هاتە ڕۆژنامەیە بڵاو بکەیتەوە لە ئێران ئەگە ئەم فیلتێرەش بۆ نمونە دەڵێن تۆ بۆت نییە لە چوارچەوەی بەرژەوەندی نظامی جمهوری ئیسلامیدا شتێ بنووسی دەی چوارچەوەی بەرژەوەندی نظامی جمهوری ئیسلامی خۆ تعریف کراو نییە لە ئێراندا هەر شتێکەوە نیە بە پێشووتریش ئاماژەمان پێدا هەر شتێک ئەوان پێیان خۆشە بەپێی سەلاقی خۆیان پێیان خۆش بێ چوارچەوە بەرژەوەندی گشتێ بۆ نمونە تۆ ناکرێت ئالی ئێستاکە باز لە داواکاریەکی ڕەوا و مافێکی ڕەوای ژنان بکەی کە ژنان بۆیان هەیە دەبێ بڕۆنە یاریگاکەن ئەوە بە دژایەتی لەگەڵ ئاسایشی گشتی نەدەبەوە دەست بەجێ جورمەکە سیاسی دەبێتەوە بۆیە وەختی ئەو دوو دانە خۆناغە تێپەڕکرد ئەو دوو مەرحلە فیلتەرەوە بۆیان دانەوە تێپەڕکرد ئەمدا دوای ئەوەیە دوای بینیت بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانە وتم ڕۆژنامەکەش مۆڵەتی پێ دەدرێ بەخشنامەکانیش قبول دەکات دواتر یەک نەفەر هەڵەسێ وەکو ڕۆژنامەنووس لێران باز لە ئازارێکی جامای ئێران دەکات باز لە ئازارێک لە جامای ئێران دەکات دەست بەجێ دەیگرن بۆیە ڕۆژنامەنووسی حرفەیەکی بێ ئەندازە سەختە لە ئێراندا و ئەگەر ئێستاکە بین چاوی لێکن بەتەبێت لە دەوری ڕوحانیە من ئێستاکە ڕۆژنامەیەکی ئەو تۆشک نابم کە بتوانێت هەڵگری بواری زانستی بەماناواقعەکە ڕۆژنامەنووسی بێت باشەکان وەرهۆی سیەکە حکوومەتە دیکتاتۆرەکان ئێران کۆماری ئیسلامیشی لەگەڵ بێت لە ڕۆژنامەوانی دەترسێن لە ڕۆژنامەوانان دەترسێن بگشت بەڵێ ئەساساً ئەزانی چۆنە یەکێک لە ئەساسی کاری ڕۆژنامەنووسیەوەیە کە تۆ بتوانی بە شێوەیەکی شەفاف و ئاشکرا باز لە هەندێک مەسەلەی گرنگ بکەی بۆ نمونە سەرنج بدا کریستۆف وۆڵف لە ساڵی 2012 ڕئیس جمهوری ئەڵمانە
ئەمڕۆی جمهوری ئەڵمانە مەزموعە لە ڕۆژنامە نووسەکان لێ هاتنە دەنگ دوو باسییان لێ وروژان یەکەمێکە پەروەندە و کەیسێکیان بەناو فەساد و فەسادی ماڵی لێ وروژان و دواتر شتێکی تریشی کە لێ دەرکەوت هەرن ببێ ئەوەی کە لە هاوسری پێشووتر بە شێوە ڕسمی جیاب بێتەوە هاوسەرگیریەکی دیکە دەکات لەگەڵ خانمێکی دیکە لە وڵاتەدا ئەمەی لێ وروژان تا جێ بردیان ئەوەندە فشاریان بۆ دروست کرد ناچار بە ئێستعفایاندا ئەگەر ئێمە ئێستاکە باز لە کەیسی محەممەد ڕەزا ڕەحیمی بکەین لێرانە باز لە کەیسی دۆسیە سعیدی مرتەزەوی بکەین لێرانە بە حکمی ئەوە ڕۆژنامەنووسێکی مستەقل و ئازاد خارج لە چوارچێ و ستراکتۆری دەسەڵاتی جمهوری ئیسلامی بوونینێت و ناتوانانی ئامارێکی ڕاستەقینە لەوە بەدەستبێنی کە ئەم ئامارە ڕاستەقینە ببێ بە مەبنایە کە تۆ بتەوێت لە دادگا لە دژی محەممەد ڕەزای ڕەحیمی و لە دژی سعیدی مرتەزەوی ئەمسالی ئەو کەسانە پەیڕێوی بکەی بۆیە کۆماری ئیسلامی هەمیشە ئەم ڕێگەی لەوە بەستووە لێرەدایە کە مافە دیموکراتیکەکان لە ئێراندا نەیخوا لێرەدایە کە ئازادی بیر و ڕادەربڕین لە ئێراندا شتێکی بڤێت و ناتوانانی بی لەسەر هەڵوێست بۆ نمونە ئەگەر سەرنجدان لە ڕابطە لەگەڵ پەروەندەی هەستەی لێرانە لە 5 ساڵی ڕابردوودا ئەمە کۆمەڵک تەناقوزی زۆر مشخص و ڕوون و ئاشکرا لە هەڵوێستەکانی خودی خامنەی سەروی ڕەهبەری ئێراندا دەبینین ڕۆژنامەنووسە لێراندا نەیتوانێت تا ئێستاکە چکۆلەترین بابەت لەو بارەدا بورژێنە چون دەکەونە ژێر فشار ئێمە لە بیرمانە دوای بزوتنەوەی سەوز بەچێکی زۆر لە ڕۆژنامەنووسانەوە بە شێوەیەکی زۆر سەریح باسییان کرد وایان لێ هات ناچار بوون ئێران بەجێ بێڵن تازەترین ئامار ئەوەیە لەو پەیوەندەدا 440 دانە ڕۆژنامەنووسی پرۆفشنال و حرفەی کە بەڕاستی کاریان کردووە بەڕاستی دەتوانم بڵم کلاسای حرفەی ڕۆژنامەنووسیان لە ئێراندا تێپەڕ کردووە و وڵاتانی دنیاشتون دەتوانن تحصیلاتێکی عالیەشیان هەیە لەو زمینەدا ناچار بوون ئێران بەجێ بێڵن بۆیە ئەو حرفە ئێستاکە لە ئێراندا بوونیە حرفێکی پرۆفشنال و بە تاومانە هەڵگری پێودان و هەڵگری ستانداردەکانی ڕۆژنامەنووسی نییە ئەوانەی واتوانیوانە لە ئێران بە شێوەک لە شێوەکان فەزاکە بشکێنن و سنوورەکان ببەزێنن ڕۆبەڕووی زیندان بوونەتەوە بۆیە کۆماری ئیسلامی ترسی لەوەیە کە تۆ بە هیچ شێوەیەک نەبیتە تریبوونی خەڵک نابێت تۆ ببیتە ئەو پردە پەیوەندی واقعی لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکدا خەڵکانێکی زۆرمانەیە لە کۆمەلگای ئێراندا حەقیان خوراوە مافیان پێشێل کراوە کوڕیان زیندانی کراوە کوڕانی ئەدام کراوە بەبێ وەچکۆلەترین هەواڵی لە بەڵاو بێتەوە هەر ماوەیەک لەوە پێش پێم خۆشە شتێکی خۆم ئاماژە بدەم بە شتێکی خۆمان و توێژێکمان کرد لەگەڵ یەکێک لە فاعلینی سیاسی باسی لەوە دەکرد کە لە زیندانی مینا و زیندانی بەندەرعەباس زیاتر لەو ئامارەوە باسی لێ دەکەن لە ئەو ئامارە بڵاوکرانەوە باز لەوە دەکەن کە ئەدام لە ئێراندا ڕوودەدا ئەدام زیاتر لەوە ڕوودەدا لای وا بوو دەیوت زۆر جار بووە لە مانگە 100 دانەی ئەدام لە زیندانی مینا ڕوودەدا بەڵام هیچی ڕسانەی نابێتەوە کاتێک ڕسانەی بووەوە بلەخەرە ئەم ڕسانەی بوونی ئامارە دەتوانێت فشار دروستکە بۆ جامعە بۆ دەسەڵات و ئەتوانم بڵم جامعەتەکانێک پێ بدە سەرنج بدە لە ڕابطە لەگەڵ تەسیراتی ڕۆژنامەنووسان و ترسی حاکمیت بەتایبەت لە ڕۆژنامەنووسان ئێمە بەهاری عەربی چەند ساڵ لەوە پێش دیمان باتەوەجۆ بەو فعالیت و باتەوەجۆ بۆ کەمپینە سازکردنە قەویانە بەتایبەت لە وڵاتی میسر ئێمە دیمەن وڵاتی میسر ئینقلابێکی کرد ئەگەر لە بیرتان مابێت بەشێکی زۆری سازماندەییەکان بەشێکی زۆری ڕێخستنەکان بەشێکی زۆری هاتنە مەیدانەکان دیاریکردنی سەعاتەکان کاتژمێری چوونە دەرەوەکان چۆن بین چۆن نەچین چۆن ڕێک بخرێن لە کام شەقام و دەستی پێ بکەین هەمووی لە کەمپینە ئینترنێتەکانەوە لە ڕێگەی ڕۆژنامە لە ڕێگەی ماسمیدیاوە هاتارەوە بۆیە ئەمە ترسێکی زۆر گەورەیە تەنانەت باسی فیلم ئەو کورتە فیلمە چکۆلانەی ئەو گرتە فیلمە چکۆلانەی جنبشی 180 ئێران کە ئەو سەردەمێشتا زۆر ئەتوانم بڵم ئینترنێت بەمانای بە ڕادەی ئێستاکە زۆر پێشرفتی سەیر و عەجایبی نەبینی بوو بەڵام هەر ئەوەندەش کە بڵاو بووە توانی ڕسانەی و توانی دەنگدانەوەکی گەورەی بێ من نمونەیەکی دیکەت بۆ دێنمە بۆ ترسی حاکمیت لە ڕۆژنامە لە ماسمیدیا جا بە هەر شێوەیە تەسویری چاوانە دیکە یەک گرتە ڤیدیۆیی زۆر کورتی سیسانی ئەگە هەڵانەکەم لە نەدا ئاقا سوڵتان بڵاو بووە کۆماری ئیسلامی بەتاومانە قسە ژێر پرسیار بۆیە تەنانەت خودی سەر کۆماری ئەمریکا سەرخۆشی دەنێرێ بۆ بنەماڵی نەدا ئاقا سوڵتان و ئەمە زەربەیەکی زۆر قورسی لە جمهوری ئیسلامی و لە پەیکەری جمهوری ئیسلامی نیشاندا کە بە حەقیقەتیش نیشانیدا ئەگەر هەتا ئێستاکە سەرپۆش نراوە بەسەر مەزموعەیە لە سیاسەتی دیکتاتۆرانە و سیاسەتی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بە هەموو بارەکانی ئەمە نیشانیدا کە جمهوری ئیسلامی تحتی هیچ شرایطێک هیچ یەک لە مافوو لە هیچ یەک لە ئازادیەکان بۆ کۆمەڵاو بۆ کۆمەلگای ئێران و کۆمەلگای کوردستان بەتایبەتی تر کە پێویست بێ لەسەری قسە دەکەن بەڕسمیت ناناسێت کان وەرباتەوەجوو بۆ فەزاداخراوەی کە بەسەر ڕۆژنامەوانی سربەخۆی لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بە گشتیە حاکمە و ئەم سەردەمەی کە ئێمە تێدا دەژین وە لە سەر بزوتنەوەکان خۆمان دەزانین ڕاگەیاندن و میدیاکان یەکێک لە فاکتەرە سەرەکیەکانەوە کارتێکەری زۆر پۆزیتیڤ دانێتا لەسەر بەرەو پێشبردننی ئەو بزوتنەوانە ئایا باتەوەجو بۆ فەزاداخراوە کە وتم لەسەر ڕۆژنامەوانی سربەخۆ حاکمە لەلایەنی تری قەزیەکەواتە ئەحزابە کوردیەکان بەتایبەت
لە چ ڕێگەیەکەوە بە نەزەری ئێوە ئەتوانن هەوڵەکانیان زیاتر بکەن چه پێشنیارێکتان هەیە ئایا بتوانن کارێکی مشترک لە بین خۆیان ئایسە وەک شەبەکەیەک بێت جوزام ڕۆژنامەیەک بێت پێشنیاری ئێوە چییە لە چه ڕێگەیەکەوە ئەتوانن هەوڵی زیاتر بن لەو بوارەوە بەڵێ وڵا لە پەیوەندی لەگەڵ پێشنیارە ڕەنگە من نتوانم ئێستا شتێکی ئەوتۆ فۆرمولەکەمی شتێکی وا بگا بەزێنم چون بە حکمی ئەوەمە بڕە دوورین لە واقعەکەی چالاکیەکانیان و ئەوانەوە زیاتر ئێمە دەبیستین بەشێکی لە ڕێگەی ئەو فعالینەوە فعالینی ڕۆژنامەنووسیەوە توانیوانە ئێران بەجێبێڵن و ئێستا کە بەشێکیان لە کوردستانی باشوور چالاکی دەکەنەوە بەشێکی زۆریشیان لە وڵاتانی دەرەوەن من پێم وا بە ئێستاکە دۆخی خراپی ڕۆژنامەنووسی لە کوردستانی ڕۆژهەڵات ئەگەر بەتایبەت باسیکەین شتێ بەناو ڕۆژنامەنووسی بەمان ناواقعەکە ئەسم بوونی نیە لە ئاستی سەرتاسەریشدا من وا دەڵم ئەگەر تۆ سەرنج بدەیت سەردەمی ڕۆژنامەی شەرق لە ئێراندا یەکێک لە ڕۆژنامە نەبووە پێڕەوی کۆمەڵێک لە پرەنسیپە واقعەکانی چ بە لە حازی ئەخلاقی چ بە لە حازی کاری ڕۆژنامەنووسیەوە دەکرد بەڵام ئێستاکە وانە ئێستاکە وانە تۆ سەرنج بە دابەزینی محتەوای بابەتەکانی ڕۆژنامە لە ڕۆژنامە دەتوانم بڵم سەرچاوەگرتو لەو فشارانەوە بەسەر ڕۆژنامەنووسدا دێت واتە وەزارەتی ئیرشادی ئەو لایەنە پەیوەندیدارانەوە فشار دێنن بۆ ڕۆژنامەنووسان دەبێت چۆن بنووسن چۆن دەنووسن وا دەکات تا ئەندازەیە محتەوا و هەنای ڕۆژنامەکان خاڵی بێ لە واقعەتی ئەسڵی خۆی بۆ پێوە کە بتوانین تۆ بە شێوەیەکی گرنگ راپۆرتێکی مەیدانی لە پەیوەندی لەگەڵ ئازارەکانی کرێکارانە لە ئێراندا بۆ نمونە باس بکەیت بۆیە لە کوردستانی ڕۆژهەڵات باتەوە جوبەوەی کە فەزای ئەمنیەتی لە کوردستان متەفاوتە بەنسبەت مەسایلی دیکەی ئێران و یەکەمەوەی کە فەزای ئەمنیەتی فەزای ئەفوکە ڕوانینی کۆماری ئیسلامی لە 30 ساڵی ڕابردوو بە نسبەت کوردستان ڕوانینێکی ئەمنیەتی بووە کۆماری ئیسلامی لە گۆشەنیگای ئەمنیەتی و ڕوانیوێتە کوردستانی ڕۆژهەڵات بم پێەیە مەجال نادابەوەی کە تۆ بتانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەقینە ببیتە زمان حاڵ و تریبوونی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کورد لەو بارەداوە بتانی ئازار و نەهامەتیەکان و ئەو بێمافیانەوە تا ئێستاکە بەسەریاندا سەپێنراوە باس بکەیت بۆیە ئێستاکە ڕۆژنامەیەکی ئەوتۆ لە کوردستانی ئێران تەنانەت ئەوان مەدانیان بۆ هەندێک ڕۆژنامە زەردەژوا سەردەمی خۆی بڵاو بۆتەوە نەداوە تەنان ماڵپەڕەکان ئەگە سەرنج بدەن بەشێکی زۆر لە ماڵپەڕەکانی کورد ئێستاکە تا حدێ بە حکمیەوەکە ئیجازەهایەک زاهرەن دیارە دراوە کۆمەڵەشت بڵاو دەکرێت و هیچیان ناتوانن باز لە ئازار و باز لە گیر و گرفتە ڕاستەقینەکانی کۆمەلگای کوردی بکەن بۆیە ڕۆژنامەنووسی بەمانە واقعی و بەمانە ستاندارد و بەمانە علیمەکەی ئێستاکە لە کوردستانە بوونی نییە سەرنج بدە ئێمە هەر ئێستاکە 4-5 ڕۆژنامەنووسی کورد بۆنە وەک عەدنانی حەسەنپور سدیقی کە بودوەن و لەم دوایانەشدا برایانی کوردپور برایانی کوردپور چیان وتووە کە زیندانن یعنی تۆ سەرنج بدە شتێکی ئەوتۆ ئەسڵ نەوتەوە سرفەن بە حکمیەوە هاتوون نووسیبیانەوە نووسینەکەشیان خارج نەبووە لە چوارچەوەیەکی پێوەرە علمیەکانی ڕۆژنامەنووسی بەڵام کۆماری ئیسلامی ئەوەشی بۆ بەڕاستبێت نەناسیون یعنی تەنانەت مەجال بە دەنگ هەڵبڕنێکی سادە نادا برایانی کوردپور بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە لەگەڵ لە بەرچاوگرتنی هەموو پێوەرە ئەخلاقیەکان و هەموو پێوەرە ستانداردەکانی ڕۆژنامەنووسی هاتوون باسییان لە هاتوون ڕووماڵی هەندێک لە هەواڵەکانی ڕوو بە زیندانیانی کوردیان کردنەوە بۆ نمونە کەسێک لە فڵان شوێن لە ڕێکەوتی ئەوەوە نەچۆتە زیندان کۆماری ئیسلامی ئەوە بە ڕسمیت نەناسیەوە ئیجازە نادا بۆیە ئەمە توانیوێتی فەزایەکی ڕوع بە وحشەت لە کوردستانە بۆ ڕۆژنامەنووسان پێکبێنەوە ئیجازە نەدا ڕۆژنامەنووسانی کورد بە شێوەیەکی ئاشکرا و بە شێوەیەکی مستەقیم ببن بە تریبون و ببن بە زمان حاڵی خەڵک بۆیە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانیش ناچارن ئەوانەیەوە حرفەیی کاری ڕۆژنامەنووسی دەکەن بەلەخەرە بژیوی ژیانیان لەو ڕۆ دەبێت دابین بێ بۆیە ناچارن بۆی کە بتوانن دەرباز بن لەو فەزا مەحدودە و باتەوە جۆ بە یاسای دواکەوتوانەی کۆماری ئیسلامی بە نسبەت ڕۆژنامەنووسی بە نسبەت ئازادی بیرروڕاوە مەجبورم وڵات بەجێ بێڵ ڕووکەنە وڵاتانی دیکە کاگەنۆر هەر بۆ جۆرەی کاگدانی ئێوە خۆتان سەرنووسەری ڕۆژنامەی ئاسوی ڕۆژهەڵاتن و حزبێکی وە کۆمەڵا چالاکی دەکەن و جگە لە کۆمەڵیش هەموو ئەحزابە کوردیەکان ئیمکانی ئەوەیان نییە کە بتوان بە شێوەی ئازادانە هەواڵنێریان بێ لە شارە جیاجیەکانی کوردستان و هەواڵ و راپۆرت و زانیاریان پێ بگێنن لەو ڕووداوانەی کە بە شێوەی ڕۆتین ڕووەدا لە کوردستانی ڕۆژهەڵاتە ئەو پێوەرانە چین کە خەڵکێکی مەدەنی ئاسایی بەڵام کورد پەروەر و دڵسۆزی ئەحزابەکان کە گەرەکی بیبینێرێت بۆتان ئەبێ چه پێوەرگەرێک ڕایەت کات پێم وایە بۆ خەڵکی ئاسایی بە حکمی ئەمە چاوەڕوانمان نیە هەر خەڵکێکی ئاسایی بتوانێت لە گۆشەنیگەی ئەکتیڤیستێکی چالاکێکی ڕۆژنامەنووسی و بڕوانێتە هەندێک لە مەسەلەکانی یا لەو ڕووداوانەوە ڕوودەدا بۆ نمونە ڕەنگە بۆ ڕۆژنامەنووسێک ئەگەر گەڕێکێک دوو مانگ بێ هەڵکەندرا بێ و ئیسفالتەکەی ئیسفال نەکرابێتەوە ڕەنگە بۆ خەڵکێکی ئاسایی زۆر ئەمرێکی تەبیعی بێەوە زۆر نەدا لە زۆق بەڵام بۆ ڕۆژنامەنووسیەوە سوژەیەکی زۆر گرنگە من پێم وایە پێوەرێکی ئەو تۆش بوونی نییە لەوە
گوانوە ناشکرێ ئێمە ئێستا کە بین ئامۆزشی ئەو بدەن کە خەڵکی کۆمەڵگای تاکی کۆمەڵگای کوردی چۆن بتوانێت هەواڵ ببێ بە هەواڵنێرێکی حرفەی بەڵام هەرە و بەحسی شەهروان خەبەرنگارەوە لە جمشی سەوزە هاتارەوە من پێم وایە هەر تاکی کورد دەتوانێت بەپێی توانای خۆی لەوەدا یارمەتی دەربێ یارمەتی دەری گواستنەوەی ئازار و مێنێتەکان و نەهەمەتیەکانی کۆمەڵگاکەی بێ بۆ نمونە ئەگەر دەزانن کەسێک دەچێتە زیندان و هەڕەشە لە بنەماڵەکەی دەکەن نایڵن ئەمە ڕسانەی بکاتەوە ئەوان دەتوانن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی ئەو کەسانەوەتاندا دەزایە دەتوانن بڵم دەسڕەسییانەیە بە ئینترنێت دەسڕەسییانەیە بە لایەنەکانی بواری ڕاگەیانە دەتوان ئەم خەبەرانە بگوازنەوە زۆر جار ئێمە بینیمانە کۆڵبەران بەتایبەت لە چەند ساڵی ڕابردوودا فشارێکی یەکجار زۆریان لەسەرەوە ئێمە مانگانە شاهدی کوشتنی چەند کەس بەداخەوە لە کۆڵبەرانی سەرسنوورەکانی بەشێکی زۆریانمانە ڕسانەی ناکرێتەوە بۆ حکمی فشارێکە جمهوری ئیسلامی دەهێنێ بۆ بنەماڵەکەی بۆ نمونە دەتوانە بڵام هەر ئەم ڕووداوای ئەخیری شاری مەهاباد لە پەیوەندی لەگەڵ فەریناز خسروانی ئێمە دوای ئەیەک ڕۆژ دوو ڕۆژ دوای مەرگی ئەو خانمە بینیمان کە جمهوری ئیسلامی فشاری هێناوە بۆ بنەماڵەکەی کە بۆتانیە لە وەزارەتە ڕسانەیکەنەوە خۆمان بە شێوەیەکی زۆر یاسامەند و نازانم بەپێی یاساکانی خۆمان دەتوانین بەرخوردکەین بە تاوانبارانی ئەوە پێشووتریش مەزمێ مواردی وا ڕوویدا و کۆماری ئیسلامی هیچ بەرخوردێکی ئەو تۆی نەکردەوە بۆیە پێم وایە هەر تاکی کورد لە جێی خۆیدا دەبێ خۆی بە مەسئول و خۆی بە بەرپرسی ئەوە بزانێت کە بتوانێت نەهامەتی و ئازارەکانی کۆمەلگاکەی بگوازێتەوە بەتایبەتی لە پەیوەندی لەگەڵ وەزعیەتی پێشێلکاری مافی مرۆڤ لە کوردستانە پێویستە هەموو تاکێکی خۆی بە مەسئول بزانێت لەوەی کە بتوانێت ئەم خەبەرانە بگوازێتەوە گواستنەوەی ئەو خەبەرانە یارمەتی دەکا بە دڕندەی هەرچی زیاتری کۆماری ئیسلامی و بە پیشاندانی ڕواڵەتی واقعی جمهوری ئیسلامی لە ئاسی نێونەتەوەیدا بۆ نمونە ئێمە کۆمەڵک راپۆرتمان هەیە دەتوانین باز لەوە بکەین لە هەفتانەدا کۆی ئەم خەبەرانەی پێشێلکاری مافی مرۆڤ چ لە پەیوەندی لەگەڵ گرتنی زیندانیانی سیاسی چ لە پەیوەندی لەگەڵ ئیعدامکردنەکان لە کوردستاندا چ لە پەیوەندی لەگەڵ کوشتنی کۆڵبەران چ لە پەیوەندی لەگەڵ فشار بۆ سەر ژنان و چالاکانی ژنان و چالاکانی مەدەنی و NGOکان و باقی ئەو دامەزراوە مەدەنیانەوە جاروبار دروست دەبن لە ئێراندا و تەنانەت خودی ژینگە بۆ بە ئەسڵێکی زۆر گرنگ لەوەدا کە ئەوان دەتوانن ئەم خەبەرانە بگوازنەوە بەتایبەت ئێستاکە کە ڕوو هەوا وەرزی گەرما دەڕۆین وردە دەبێت شاهدیوە بین کە بڵەخەرە مەراتع و جەنگەڵەکە و دارستانەکانی ئێران دەست دەکرێتەوە بە سووتانیان لەلایەن بەرپرسان و لەلایەن هێزەکانی ئینتزامی سوپای پاسداران بۆیە هەموو خەڵک دەبێت ئەمە بە مەسئولیەتی سەرشانی خۆی بزانێ ئەمە بگوازێتەوە تاکو هەموو ئەمانە دەستەبەندی بکرێن کۆ بکرێنەوە بدرێن بە ناوەندە حقوقیە معتەبەرەکانی دنیا وەکو هەواڵنێرانی بێسنوور وەکو ناوەندی سازمانی دەبانی خۆقی بەشەر وەکو ڕێکخراوی مافی مرۆڤی سەر بە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکانەوە بەم شێوە دڕندەیی و زوڵم و زۆری کۆماری ئیسلامی بەنسبەت کۆمەڵانی خەڵکی کوردستان زیاتر لە هەمیشە لە قاو بدرێ. دەڵێ زۆر سپاس کاک ئەنوەر ئەسەدزادە سەرنووسەری ئاسۆی ڕۆژهەڵات سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش و ڕزمێ بۆتان. خۆشەویستان دوای ناوبڕێ دەگەڕێنە وڵات. هاوکات لەگەڵ تەنگترکردنی مەیدانی کار بۆ ئەو ڕۆژنامەوانانەی بۆ ڕۆژنامەکانیان گۆڤارەکان بابەت و راپۆرت دەنووسن و باس لە گرفتەکانی ناو کۆمەلگا دەکەن بەرپرسانی حکوومەتی لە ڕێگای فیلترکردنی ماڵپەڕە ئینتەرنێتیەکان و هەروەها دیاریکردنی یاسای تایبەت بە تاوانی ئینتەرنێتی پێشیان بە ڕۆژنامەگەری ئینتەرنێتیش گرتووە کە لەوەها مەیدانێکی بەرتەسکی کاری بۆ ڕۆژنامەوانان لە پەنجەرەیەکی ئومێد و هیوا دەچوو کە خەڵاتی دنیای ئینتەرنێت بۆ ڕۆژنامەوانان بوو تا بتوانن ئازادانە لە دنیای مەجازیدا بنووسن.
بە تایبەت فیلترکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک فەیسبوک و تویتر و هەتت کە ئەو تواناییەی بە کەسەکان دەدا ببن بە ڕۆژنامەوانێک و جیا لە بڵاوکردنەوەی ئەو ڕووداوانەی بۆیان دێتە پێش و یان دەیبینن بیرروڕای خۆیان دەرببڕن و لەگەڵ کەسانی دیکە لە هەر کوێ و جیهانە ئاڵوگۆڕی بکەن پێشی بە ڕەوتی ئازادی زانیاری گرت و کەسانێکیش کە ئەو لەمپەرە تێپەڕێنن دەنێردرێنە دادگا و بە تۆمەتی جۆرا و جۆر سزا دەدرێن. کۆماری ئیسلامی سڕای گوشار و زەختخستنە سەر ڕۆژنامەوانانی ئازاد و سربەخۆ لە هەمان کات هەوڵی بەکرێگرتنی بەشێک لە ڕۆژنامە و گۆڤارەکانی داوە تاویستی خۆی بەسەر کەشی ناو ئێران زاڵ بکات و بیرروڕای گشتی بەلاڕێدا ببات و لە ئەگەری لادانی ڕۆژنامەنووسان و نووسینی شتی غەیری ئەوان خۆیان دایانەوێت بە تونترین شێوە لە پێشینەوەیان لەگەڵ دەکرێت و جیا لە سزای قرس زۆرجار تۆمەتی سیخوڕیکردن بۆ وڵاتانی بیانیش دەخرێتە ئەستۆ و ئەو کات وەک سیخوڕێک لە دادگا و زیندان مامەڵەیان لەگەڵ دەکرێت نەوەک ڕۆژنامەوان. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بۆ پەڕی بێشەرمی ڕوو بە میدیا جیهانیەکان دەڵێن لە ئێران هیچ کەس بە تاوانی ڕۆژنامەوانی و دەربڕینی بیرروڕا زیندانی نەکراوە بەڵکو ئەوانە کەسانێکن کە دەیان هەوێت تاوانی خۆیان بە ڕۆژنامەنووسی بپۆشن. بەگشتی کۆماری ئیسلامی بە گوشارخستنە سەر و لە هەمان کاتدا بەهێزکردنی دەستگای پرۆپاگەندەی خۆی هەوڵی پێشگرتن بە ڕەوتی ئازادی زانیاری بۆ شارومەندانی خۆی دەگرێتە بەر کە دەکرێت لەو ڕاستیەدا ئاماژە بە سیاسەتی سانسۆریش بکەین کە یەکێک لە لەمپەرەکانی بەردەم ڕۆژنامەوانانی ئازادە. ئەوە لە کاتێکدایە زۆرێک لە ڕووداوەکان لەلایەن ڕۆژنامەوانانەوە پەردەی ڕاستیان لەسەر هەڵدەدرێتەوە بە تایبەت کەیسی گەندەڵی سەرانی حکوومەتی و زۆر جاریش جەنایەتی سیاسی وەک قەتلە زەنجیرەکانی دەهای هەفتە بکەرانی هیچ کات دادگای نەکران و لە جێگای ئەوان ڕۆژنامەوانان ڕاپێچی زیندان کراون. گوشاری ئەمنیەتی و چاوەدێری تەنیا ڕۆژنامەوانان ناگرێتەوە بەڵکو وێبلاگنووسان و بەڕێوەبەرانی ماڵپەڕە ئینترنەتیەکان کە کاری وشیارکردنەوە و ئاگادارکردنەوەی خەڵک دەکەن و لە دنیای مەجازیدا سەرقاڵی ڕۆژنامەوانین دەگرێتەوە و سزای قورسی چەندین ساڵ زیندانیان لەلایەن دادگاکانی کۆماری ئیسلامی بە تاوانی پرۆپاگەندە بە دژی نظامی ئیسلامی بۆ بڕاوەتەوە. بوونی گوشاری سیاسی و نەبوونی یاسای پشتیوانیکردن لە مافی ڕۆژنامەوانان لە ئێران وای کردووە کە ڕۆژنامەوانان لە بواری ئابووری لە دۆخێکی زۆر قەیراناوی دابن و یەکێک لە کەم دەرامەتترین چینی کۆمەڵگای ئێران بن و زۆرێک لە ڕۆژنامەوانان بە شێوەی نیوەوەخت زۆر جاریش وەک کاری دووهەم پیشەی ڕۆژنامەوانی دەکەن. بە تایبەت دوای یاسای ئامانجارکردنی یارانەکان و ڕاگررتنی یارمەتی ڕۆژنامەکان زۆرێک لە ڕۆژنامەکانی ناو ئێران کەوتنە مەزیقەی ماڵی و لە بەردەم ئەگەری داخران و وەرشکەست بووندا. بە تێپەڕێنی نزیکەی 2 ساڵ لە هاتنە سەرکاری حەسەن ڕوحانی دۆخی ڕۆژنامەگەری لە ئێران وەک باقی گرفتە کۆمەڵایەتیەکانی دیکە کە حەسەن ڕوحانی بەڵێنی چارەسەری و کرانەوەی فەزای پێدابوون باشتر نەبوو لەو ماوەیەدا چەندین ڕۆژنامە ڕاگیران و هەندێکیان تا ئێستا نەیانتوانیوە مۆڵەتی دووبارەی کارکردن وەربگرنەوە و بە پێی راپۆرتی ڕێکخراوی هەواڵنێری بێسنوور لە ڕێکەوتی 23 ڕێبەندانی ساڵی 1393 دەرخەری ئەو ڕاستیەیە کە گوشاری سەر ڕۆژنامەوانان کەمی نەکردووە و هەرەوەش بۆ تەمایە نیگەرانی ئەو ڕێکخراوەیە. بینەرانی خۆشەویست سپاس کە تاوکاتە لەگەڵمان بوون هیوادارم کە جێ ڕەزامەندیەوە بەڕێزان بوو بێت.